بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باس لە دۆخی سووریا دەکەین دوای ساڵێک لە کەوتنی ئەس ڕژێمی ئەسەد ساڵێک لەمەوبەر ڕژێمی بەشار ئەسەد دوای زیاتر لە 50 ساڵ حکومڕانی بنەماڵی ئەسەد لە سووریا کۆتاییان پێات و ئەحمەد شەرع بوو بە سەرۆکی سووریا دوای ساڵێک باز لە سووریا دەکەین بۆچی دوای ساڵێک هێشتا سووریا بە تەواوەتی سەقامگیر نەبووە ئایا لە سووریا کورد هیچی دەست دەکەوێت یاخود دوای ساڵێک هیچی دەستکەوتووە بۆچی ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان ڕۆژاوی کوردستان و حکوومەتی دیمەشق کرا جێبەجێ نەکرا و ئەمریکا و ئیسرائیل لە سووریا چیان دەوێ و بۆچی سعودیە و قەتەر و ئەوانە پشتگیری شەرع دەکەن ئەوان بەدوای چیەوەن و ئایندەی سووریاش چی بەسەردەی ئەم پرسانە لەگەڵ لە بەڕێزان دکتۆر ئەحمەد وەرتی سەرۆکی سنتەری ئایندە بۆ لێکۆڵینەوە هەروە کاک شێرزاد مامە ماستەر لە زانستە سیاسیەکان قسەی لەسەر دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک دکتۆر ئەحمەد ئەگەر لێمە خزمەت بەڕێزت دەمەوێت خوێنەوەی بەڕێز بزانم دوای ساڵێک لە کەوتنی ڕژێمی سووریا ئێستا دۆخی سووریا چۆنە و ئایا بۆچی دوای ساڵێک تاکو ئێستا سەقامگیری نەبووە یاخود بڵێن بەمانەیەکی حکوومەتەکە دەسەڵاتی نییە بەسەر هەموو پارچەکان لە ڕۆژاوای کوردستان لە ناوچە لە دروست لە عەلەویەکان هۆکارەکەی چییە؟ بەڵێ بەنای خۆی بەخشندە مێرەبان سپاس بۆ جەنابتان سڵاو ڕێزمان هەیە بۆ میوانەکەتان و بینەرانی خۆشەویست دیارە دوای ساڵێک لە تێپەڕبوونی ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد سووریەکان ئاهەنگە جێڕن بە بۆنەی ڕزگاربوونیان لەو ڕژێمە و ئازادبوونیان لە حکومی بنەماڵەی بەشار ئەسەد بەڵێ کاکتۆر گوێمان لێتە دەنگم دێ بۆ لایتان بەڵێ کاکتۆر فەرموو بەڵێ ئەوان ئاهەنگە جێڕن بۆی کە ڕزگاریان بووە لەو ڕژێمە بنەماڵەیە لەو سەرکوتکاریەی کە دەیان ساڵی خایاندووە هەر بنەماڵەی بەشار ئەسەد نزیک 40-50 ساڵ و ڕژێمەکەش و 60-70 ساڵ بەو شێوەیە بەردەوام بووە بۆی ئەوان وەکو سەرکەوتنێک لە قەڵەمیەدەن لە یادی ئەو یەک ساڵەی ڕزگاربوونیان و ڕوخانی ڕژێمەکە ئەگەرچی تا ئێستا لە سووریادا ئەو سەقامگیری و ئیستیقرارێکە پێویستە ببێت نەبووە وەکو پێویست بەڵام سووریەکان زۆرینەیان وەکو ئەوەی کە ڕایەگەێنن بە تایبەتی لە بەش عەرەبیەکەی زۆرینەیان ڕازینە لەوەی کە هەوایەکی ئازادیان هەڵبژیوە و ئەوان ڕزگاریان بووە لەو سەرکوتکاریەی کە دەیان ساڵ بەردەوام بووە لە زیندانیکردنی سووریەکان لە شکنجە و ئازار لە بێدەنگکردنی خەڵکی ناڕازی لە دوای قوربانیەکی زۆر و دوای ئاوارەبوونی ملیۆنان خەڵک لە سووریا لە ناوخۆ و لە دەرەوەی وڵاتەکە بەڵام دیارە کۆمەڵێک ئاڵنگاری هەیە کۆمەڵێک تەحەدیات هەیە لە بەردەمی خەڵکی سووریا و بە تایبەتیش حکوومەتی تازەی سووریا حکوومەتی ڕاگوزەر ئەحمەد شەرع حکوومەتەکەی بە تایبەتیش لە ناوخۆی سووریادا بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی هەیە بە پێکاتەکانی تری وەکو کورد و وەکو عەلەویەکان و وەکو دروزەکان و ئەوانە ئەمە پێویستی بەوەیە کە ئەو ئاڵنگاریانە ئەو تەحەدیاتە ناوخۆیانە چارەسەر بکە بۆ ئەوەی حکوومەتەکەی زیاتر سەقامگیر بێ و زیاتر متمانەی هەموو پێکاتەکانی گەلی سووریا و گەلانی سووریا بەگشتی بەدەست بێنێت و بتوانێت ببێتە جێگەی ئاوات و هیوای سووریەکان وەکو چۆن ئێستا هیوایەکی زۆریان هەیە کە سووریا لە دوای ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد بە شێوەیەک بنیاد بندرێتەوە ئەو هەڵە و کەم و کوڕیانە ئەو کارەساتانەی کە لە ماوەی 56 ساڵی ڕابردوودا لە سووریا ڕوویان داوە ئەم کارەساتانە دووبارە نەبنەوە. باشە کاکتۆ سەبارەت بۆی کە سەقامگیری دروست نەبووە پەیوەندی بە دەستێوەردانی وڵاتان هەیە بۆ نمونە دروزەکان لەلایە کێشیانە ئیسرائیل پشتیوانیان دەکا و بەردەوام بڵێن کێشە دروست دەکا لەلایەک بڵێن ئەنێک پاژماوەی ڕژێم ماوە لە ناوچە عەلەوی نشینەکان و بڵێن کەناراوەکانی سووریا بامان شێوە لە ماوەی ڕابردوو ئاڵۆزی هەبوو بڵێن ڕێکەوتن نییە لەگەڵ کورد بە هەمان شێوە دەستێوەردانی دەرەکی یاخود حکوومەتەکەش نیازی چارەسەرکردنی کێشەکانی نییە یاخود هۆکارەکەی زیاتر دەستێوەردانی دەرەکی وڵاتانیش نانەوێت سووریایەکی بێسە بێ بێگومان هێشتا ئەو حکوومەتەی بە تەواوی نەیتوانیوە
زاڵ بێ بەسەر هەموو ئەو کۆسپو لەمپەرانەی لە بەردەمی بنیاتنانەوەی سووریایشی نوێدان ڕاستە ئیعلانێکی دستوری ڕاگەیەندراوە حکوومەتێکی ڕاگوزەر پێک هاتووە سەرۆکێکی کاتی هەیە کە ئەحمەد شەرع خۆیەتی و لە بواری پەیوەندی نێودەوڵەتیەکان و دیبلۆماسیەتی نێودەوڵەتی تا ڕادەیەکی زۆر سەرکەوتنی بەدەستێناوە ئەتوانین بڵێن سووریای گەڕاندۆتەوە بۆ ئامێزی خێزانی نێودەوڵەتی لەگەڵ وڵاتانە پەیوەندی باشی دروست کردوتەوە ئیسtisماراتی زۆری ڕاشێشاوە بۆ ناو خاچی سووریا واتە کۆمپانیا بیانیەکان و سزاکانی سەر سووریایی هەڵگرتووە لەلایەن ئەمریکا و ئەوروپا و بەریتانیا و وڵاتانی ترەوە وڵاتانی عەرەبی و ئیسلامی پشتیوانی لێەکەن بەڵام کۆمەڵێک کۆسپ و لەمپەر لە بەردەمیا هەیە تەدەخولاتی خارجی هەیە بەڵێ دەستێوەردانی ئەوە خۆمان نەزان دەستێوەردانی ئیسرائیل هەیە وەکو خۆیان ڕایەگەێنن زیاتر لە 1000 جار یعنی پێ سنووری بەزاندنی کردووە ئیسرائیل دوای ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد بۆ ناو خاچی سووریا و بردومانکردنی ناوتەر جۆراوجۆرەکانی سووریا ئەمە ژوا دەکا کە نەهێڵێ سووریا بە سەقامگیری بمێنێتەوە و هەوڵی بنیاتنانەوەی خۆی بدا ئەمە لەلایەک لەلایەکی تریشەوە بێگومان کێشەی سووریا لەگەڵ پێکهاتەکانی کە پێشتر لە سەردەمی ڕژێمی بەشار ئەسەدا بوونیان هەبووە بەڵام نەیانتوانیوە تعبیر لە ناخی خۆیان بکەن لە مافەکانی خۆیان بکەن لە کێشە و ئازارەکانی خۆیان بکەن وەکو کورد وەکو پێکهاتەکانی تر بە تایبەتیش کوردیانی کە ناسنامەی پێ ڕەوا نەبیندراوە تەنانەت ناسنامەی سووریای پێ بدرێ بۆیە ئەم ئاڵنگاریانە ماوەتەوە بۆ حکوومەتی ئێستا ئەم کێشانە ماوەتەوە حکوومەتی ئێستای سووریا چۆن سارەسەریەکە چۆن مامەڵەی لەگەڵاکە بۆیە دەستێوەردانەکان لەگەڵ ئەوەی کە هێشتا حکوومەتەکە ساوایە کە ساڵێک بەڕاستی لەوانەیە بەس نەبێ بۆ ئەوەی کە ئەوان سەرکەون بەسەر هەموو ئەو کۆسب و لەمپەر و ئاڵنگاریانەدا بەڵام پێویستیان بە گفتوگۆیشی هەمەلایەنە هەیە پێویستیان بە حیوارێکی وەتەنی هەیە پێویستیان بەوە هەیە ئەو حکوومەتە بۆ هەموو پێکاتەکان بێت بۆ هەموو لایەنەکان بێت بۆەوەی هەمویان هەست بە ئارامی بکەن لە ناو وڵاتی سووریای نوێدا هیچ لایەنێک خۆی بە پەراوێز نەزانێت و خۆی بە موهەممەش نەزانێت پێیوانە بێت کە مافەکانی پێشێ لەکرێ بە تایبەتی کوردەکان و پێکاتەکانی تریژ وەکو عەلەویەکان وەکو دروزەکان مەسیحیەکان هەمویان بتوانن لە ئایندەی سووریادا لەو حکوومەتە نیشتیمانیەکە پێگەیەندرێ و کە ئێستا پێکێنراوە بەڵام ئەم حکوومەتە پێویستی بەوەیە بەڕاستی فراوان بکرێ و ئیعلانە دوستوریەکە هەموار بکرێتەوە هەمویان خۆیان ببینەوە لە ناو حکوومەتەیە بۆی ڕێگەش بگرێت لە دەستێوەردانی وڵاتانی بیانەتی ئیسرائیل بێت وڵاتانی دراوسێ وڵاتانی عەرەبی بێ کە دەستێوەردان لە ناو کاروباری سووریاداکەن ئەوە خۆی ئەتوانێت بەسەر کۆسپەکانە زاڵ بێ خۆتان نەزانن لەگەڵ هێزەکانی سووریای دیموکرات و لەگەڵ مەزلوم عەبدی ڕێکەوتنێکی چەند خاڵیان مۆر کردووە بە ڕێکەوتنامەی دەی ئازار ناسراوە ئەو ڕێکەوتنە پێویستی بە جێبەجێکردنی هەیە بۆ ئەوی هەم ڕێگە بگرێت لەوەی کە دەستێوەردانەکان بردەوام بن و هەم بۆی سەقامگیری لەناو خۆیان هەبێت بۆی هەموو پێکاتەکان خۆیان لە ناو حکوومەتە نیشتیمانیا ببینەوە دەست بکەن بە ئاوەدانکردنەوە زیاتر ببنە جێگای هیوا و ئەمەلی سووریەکان لە داهاتوودا بە هەموو پێکاتە و بە هەموو نەتەوە و ئاینەکانیەوە. پرسیارەکەم لەسەرەوە بوو مامەڵەی ئەمریکا لەگەڵ سەرۆکۆماری سووریا شەرع هۆکارەکەی چیە کە پێشتر بڵێن وەکو تیرۆریستێک دەیان ناسن بەڵام ئێستا ترامپ لە کۆشکی سپی پێشوازی لێ دەکا بە کەسێکی ئازان ناوی دەبا سزاکان هەڵدەگرن. سەردانیشی ئەمریکای کرد لەگەڵ ترامپ دانیشتووە و گفتوگۆیان کردووە و ئەوانیش بڕیاریان داوە کە سزاکانی سەر سووریا هەڵبگرن و ئەوە بخۆی دەستکەوتێک بوو بۆ سووریای نوێ لە سەردەستی ئەحمەد شەرع هاتەدی و هەروەها ئەوروپیەکان بڕیاریاندا کە ئەو سزایانە لەسەر لابەن وەروەکو هەر بەریتانیا بە هەمان شێوە بڕیاریدا بۆیە لە مەجالی دیبلۆماسیەتی نێودەوڵەتی پەیوەندی نێودەوڵەتەکان ینی حکوومەتی ئەحمەد شەرع هەنگاوێکی گەورەی ناوە توانیوێتی متمانەی نێودەوڵەتی بەدەست بێنێتەوە سووریا بگەڕێنێتەوە بۆ ناو پەیوەندی نێودەوڵەتیەکان لەو ڕۆوە نەجاحەتی هێناوە سەرکەوتنی بەدەستێناوە بەڵام
ئەوەی کە کێشەیە بۆ سووریا یەکەم تەدەخولی بە تایبەتی دەستێوەردانە بەرداوامەکانی ئیسرائیلە ئەوە جگە لەوەی کە بەرزایەکانی جۆلان داگیر کراون بەڵام ئەوە دێتە ناو قوڵایی سووریاش و بەوە لێ ناگەڕێت دەستێوەردان ئەکا لە بەرژەوەندی پێکاتەکانی تر و هانیان ئەدا بۆ یاخیبوون لە دەوڵەتی ئێستای سووریا و حکوومەتی سووریا بە تایبەتی عەلەویەکان دروزەکان و هەروەها بەردەوامی ئەو کێشەی کە لە ڕۆژئاوای کوردستان هەیە تا ئێستا ئەوش چارەسەر نەکراوە ڕێکەوتنامەی دەی ئازار پێویستی بە چارەسەر هەیە بۆەوەی کە هێزەکانی سووریای دموکرات ئەوانیش لە ناو سوپای سووریادا خۆیان ببیننەوە بەوە بەڕاستی سووریا دەتوانێت لە بەسەر ئاڵنگاریەکان نازاڵ بێت ئەوەی ئەمریکا تاوان دەستکەوتێکی گەورە بوو کە ئەو متمانەی بەدەستێنا کە ئەحمەد شەرع لەگەڵ دۆناڵد ترەمپا دانیشت و ئەو سزایانەی لەسەر سووریا باشەکانوانە زیانێکی زۆری بە ئابووری سووریا گەیاندبوو زیانێکی زۆری بەداهاتوو بە اقتصادی سووریا گەیاندبوو و خەڵکەکەی وێڕای ئەوەی کە ئاوارە و دەربەدەر بوون وێڕای ئەوەی کە کێشەی سیاسی و ئابووریان هەبوو کەوتبوونە دۆخێکی زۆر زۆر خراپیش لە نێوانی ئەو شەڕێکە لە ناوخۆدا هەڵگیرسا بوو و چەند ساڵێکی خایاند و دیسان جارێکی دیکە ئاوارە بوونەوە جگەر لەوەی لە ناوخۆ ملیۆنان کەس ئاوارە بوون ملیۆنان کەسیش ئاوارەی وڵاتانی تر بوون بە تایبەت تورکیا ئێستا ڕاستە ژمارەیەکی زۆریان گەڕاونەتەوە و 3 ملیۆن سووری گەڕاونەتەوە دوای ئەو ساڵە لە حکومی ئەحمەد شەرع و حکوومەتەکەی و ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد بەڵام هێشتا ملیۆنان کەسی دیکە ئاوارن دەربەدەرن هێشتا ماڵ و حاڵیان تێک نەناوەتەوە چاک نەکردوێتەوە نەگەڕاونەتەوە وڵاتی خۆیان کێشەی ئابووری بڕاستە ئەوان لە ڕووی ئابووریشەوە توانیوێتی ژیانی خەڵکەکە تا ڕادێکی باش بکات و موچەی فەرمانبەران زیاد بکە موچە خۆرەکانیان بەڵام هێشتا ئەو ئاڵنگاریانەیە لە بەردەمیان ماون جگە لە دەستێوەردانەکان وەکو باسم کرد کێشە ناوخۆیەکانیش کە پێویستی بە چارەسەری ڕشەیی هەیە ئەوەش ئەگەڕێتەوە بۆ حکمەتی سەرکردەکانی سووریا خۆیان لە عەرەبەکان لە کوردەکان لە لایەن پێکاتەکانی ترکە هەمویان پێکەوە دابنیشن و کێشەکانی خۆیان چارەسەر بکەن وەکو ئەوەی عێراقی لێنێت ڕاستە عێراقیەکان دوای ڕژێمی ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن زۆر خۆشحاڵ بوون وەکو ئێستای سووریەکان بەڵام بەداخەوە لە داهاتووە کۆمەڵی کێشە و ئاڵنگاری تر هاتنە پێشەوە کە کێشەکان ئاڵۆستر بوون بە تایبەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا و لەگەڵ حکوومەتی فیدراڵی کە تا ئێستاش ئەو کێشانە زۆریان بە چارەسەر نەکراوی ماونەتەوە بۆی ئەو تووشی ئەو ئاڵنگاری و ئەو کێشانە نەبن پێویستیان بەوەیە کە زوو دەرفەت بێنن ئەو کێشانەی خۆیان چارەسەر بکەن و زاڵ بن بەسەر ئەو ئاڵنگاریانەدا بۆی سووریایەکی نوێ بنیاد بنێن لە بەرژەوەندی هەموو پێکاتەکانی ناو سووریادا بێت. باشە کاکتۆر سەبارەت بە ئەمریکا یعنی کە ئێستا سزاکانی لابردووە دان بە سەرۆکی سووریادا دەنێت ئەمریکا بە دوای چی یعنی چی دەیەوێت چکان دێ خەڵکی شەیە گومان دروست دەکات لە پەیوەندی بۆ نمونە سەرۆکی سووریا لەگەڵ ئەمریکا و هەتا گفتوگۆکردن لەگەڵ ئیسرائیل خوێنەوەی بەڕێز لەوڕۆوە چییە؟ ئەوان ئەڵبەتە دۆناڵد ترەمپ بە دوای ئەوەیە کە ئەڵێ من کۆمەڵە کێشە و شەڕ لە سەردەستی من کۆتاییان پێبێت وەکو خۆی بە پیاوێکی ئاشتی و ئاشتی خواز لە قەڵەم بدات کە کۆمەڵە شەڕی کۆتایی پێهێناوە وەکو خۆی ئەڵێ نۆ شەڕم کۆتایی پێهێناوە ئەگەرچی شەڕەکان ئەوەندەشنی کە کۆتایی پێهێناوە بەڵام بە هەر حاڵ ئەوە ئێوێ خۆی وەکو پاڵەوانێک لەو بوارە پیشان بدا کە ئەوێت وەکو پیاوێکی ئاشتی خۆی پیشاندا لە ناوچەکەیە. دووهەم سووریا وڵاتێکە دراوسەی ئیسرائیلە پێویستی بەوەیە کە نەبێتە هەڕەشەیەک لەسەر ئیسرائیل لە داهاتووە بۆیە هەوڵ ئەدا حکوومەتی سووریا وردەوردە بێنێتە ناو وڵاتانەی کە پەیوەندیەکانیان ئاسایی کردوتەوە لەگەڵ ئیسرائیل و بسنە ناو ڕێکەوتنەکانی ئەوەی ناونراوە ڕێکەوتنەکانی ئەبراهام یا ئیبراهیمی
بەڵام سووریا ئەڵبەتە ئەوش هەنگاوی ناوە لەو ڕۆوە بۆ ئەوەی کە کێشەکانی لەگەڵ ئیسرائیلە چارەسەر بکە بەڵام ئیسرائیل نەک نایەوێت لە جۆلان بکشێتەوە کە داگیر کراوە بەڵکو چەند ناوچەی دیکەشی لە ناو قوڵایی سووریا خاچی سووریا داگیر کردووە و دائیمە سەرئێشەیە دائیمە هۆکارێکی ناخسەقامگیریە لەو ناوچەیە بۆیە سووریەکان ناتوانن و حکوومەتی سووریاش ناتوانێت لە ئێستادا بڕیاری ئەوە بدا بچێتە ناو ئەو ڕێکەوتنە و ئاشتی لەگەڵ ئیسرائیل بەرپا بکە بەڵام بۆ ئەمریکیەکان گرنگە کە لە سووریادا تا ڕادەیەک سەقامگیری هەبێ و بە تایبەتیش کە ئەوان پێشتر لەگەڵ ئێرانە لە کێشەیە بوونە و دەستی ئێران لەوێ کورت کراوە ئێران لەو ناوچێ نەماوە کە لە ڕێوە گەیشت دەستی گەیشت بە سووریا و یەمەن و ئەو وڵاتانە ئەو ئەوێت سووریایەک بێ لە خۆی نزیک بێت و کەمتر کێشەی هەبێ لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ دراوسەکانیە ئەمەش پێی وایە لەم خۆناغەدا بە ئەحمەد شەرع ئەکرێ کە بە پیاوێکی بەهێزی ئەزانێت ئەتوانێت سەرکەوێت لەو بوارەیە ئێتر ئەوە ڕۆژانی داهاتوو مانگەکانی داهاتوو ساڵەکانی داهاتوو ئەوە ئەسەلمێنێ کە ئایا حکوومەتی ئەحمەد شەرع بە تەواوی ئەتوانێت سەرکەوتوو بێت ئەتوانێت زاڵ بێ بەسەر کێشە ناوخۆیەکانی بۆی پەل بەهاوێت بۆی کە لە دەوروبەریش خۆشی قەوی بێت و بەهێز بێت لەگەڵ دراوسەکانی و هاوسەنگی نێودەوڵەتی ڕاگرێ و هاوسەنگی لە نێوان وڵاتە ئیقلیمیەکانی شار ڕابگرێت ئەوە تەمان لەولا عێراقە لەولاوە تورکیایە وڵاتانی کەنداوە کە تا ئێستا پشتیوانی لێکەن وڵاتانی عەرەبی ئیسرائیل لەولاوە کە مای سەرئێشەیە بۆی چۆن ئەتوانێت لەناو ئەو ئاڵنگاریانەدا ئەو سەرکەوتوو بێ ئەوە گرنگە ئەلبەتە بەرژەوەندی هاوبەش هەیە لە بینی ئەمریکا لەلایەک وە سووریا وڵاتانی عەرەبیش کە هەوڵیان داوە کە ینی سووریای نوێ بهێنە ناو ئەو ڕێکەوتنانە یان لە خۆیان نزیکەنەوە نەچنە باوەشی وڵاتانی ترەوە یان هەڕەشە نەبن بۆ سەر وڵاتانی تر و بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکە و بەرژەوەندەکانی ئیسرائیلیش بە تایبەتی میسر و قەتەر و سعودیە و ئیمارات ئەوانە هەوڵیان داوە کە سووریا وا لێ بکەن کە لەگەڵ ئەمریکیەکان بگاتە لێک تێگەیشتن و بتوانێت لە ئایندەیە وەکو خۆیان چۆن ئەو پەیوەندیەکانیان ئاسایی کردو لەگەڵ ئیسرائیل سووریاش بێنە ناو ئەو ڕێکەوتن نامانە بەڵام ئەوە لە داهاتووە یەکلا بێتەوە تا چەند ئەو شتە ڕوئەدا لەسەر زەمین واقع چونکە لە ئێستاوە پێم وایە دەوڵەتی سووریا حکوومەتی سووریا ناتوانێت بڕیارەشی لەو شێوێ بدا لە کاتێکا وڵاتەکەی داگیر کراوە یعنی بەشێکی وڵاتەکەی لەلایەن ئیسرائیلەوە داگیر کراوە باشە کاتۆر باسی سعودیش کە سعودیەکان زۆر پشتگیری بڵین سووریای نوێ دەکەن ئەویش پێوەستە بە چی ینی ئەمریکا و سعودیە و ئەو وڵاتانە پەیوەندی بوێ کە بۆ نمونە ئێران جارێکتر نێتەوە سووریا یاخود تورکیاش لەیەک پشتیوانی حکوومەتی دیمەشق دەکا دووبارە ئەو پشتیوانی پێوەستە بەوەی کە زاڵ بێ بەسەر ناوچە کوردیەکان چۆنە بڵێ خۆی ئەوە ینی فرە ڕەهەندە بەڕاستی مۆزوعی سووریا مۆزوعێکی فرە ڕەهەندە پەیوەستە بە زۆر مەسائلەوە پەیوەستە بە بەرژەوەندی وڵاتە زلهێزەکانەوە بە ئەمریکا و وڵاتانی ئەوروپا و فەڕەنساش کە بڵێن مێژوویەکی هەیە لەگەڵ سووریا و کاتی خۆی بڵێن لە دەستی فەڕەنسایە بووە و هەروەها وڵاتانی عەرەبیش کە سووریا بە وڵاتێکی عەرەبی ئەزانن لەو لاشەوە تورکیا کە زەرەرمەند بوو لە ڕژێمی بەشار ئەسەد ئەوێت سووریای نوێت بەڕاستی نزیک بێ لە خۆی هەڕەشە نەبێ بۆ سەر تورکیا و هەڕەشە نەبێ بۆ سەر وڵاتانی ناوچەکە و بتوانێت کێشەی کوردەکانی ڕۆژاوای کوردستان بە شێوەیەک چارەسەر بکە کەمترین زەرەری هەبێ بۆ هەم بۆ سووریا و هەم بۆ تورکیاش ئەو پرۆسەی ئاشتیش کە دەستی پێ کردووە
بەشێکی پەیوەستە بەڕاستی بە قەسەد و بە هێزەکانی سووریای دیموکرات و ڕۆژاوای کوردستان کە چۆن چارەسەر ببێت یارە لە ژوورە داخراوەکان نەتوانم بڵێم لە ئیمراڵی ئەو لیژنانێک کە لەگەڵ ئۆزەلان دانیشتوونە لە پەرلەمانی تورکیا لەنەوە هێزە سیاسیەکانە قسەی لێکراوە ینی ئەو مۆزوعی سووریا و مۆزوعی بە تایبەتی ڕۆژئاوای کوردستان کە ڕوبەرێکی فراوانی سووریا لە دەستی هێزەکانی سووریای دیموکرات و پێدەدایە ئەوەش بۆ خۆی بابەتێکی گرنگە بەلایەنەوە کە سووریای نوێ بتوانێت چارەسەری ئەو پرسە بکە بە شێوەیە کە زیانێکی ئەو تۆ بۆ بەرژەوەندەکانی تورکیای نەبێت کە ئەوی هاوپەیمانی ئەمریکا و لە ناتۆ ئەندامە و لە هەمان کاتیشە ئەیانەوێت جارێکی دیکە ئێران نەگەڕێتەوە بۆ سووریا کەوان بە هەڕەشەی ئەزانن بۆ خۆیان هەم وڵاتە عەرەبیەکان و هەم ئیسرائیل و ئەمریکاش ئەیانەوێت جارێکی دیکە ئێران نەگەڕێتەوە بۆ سووریا ئەمەش بەشێ ئەکرێت ئەو هێزانەی کە لەگەڵ ئەحمەد شەرعا بوونە هێزی سەربازی بوونە هێزی بڵێن بەهێز بوونە لە کاتی شەڕەکانە توانای ئەویان هەیە کە وڵاتەکەیان بپارێزن بەڵام بە مەرجێک وڵاتانی دیکە پشتیوانیان بکەن بەڕاستی لە ڕووی ئابووریە و پشتیوانیان بکەن لە ڕووی سەربازیە و پشتیوانیان بکەن لە ڕووی سەقامگیری ناوخۆییەوە لە ڕووی سیاسی و لە ڕووی سەقامگیری ناوخۆیەوە پشتیوانیان بکەن بتوانن سەرکەوتوو بن بە تایبەتیش حکوومەتی ئەحمەد شەرع لەگەڵ هێزەکانی سووریا و سووریای دیموکرات بتوانن بگەن بە یەک ئەتوانین بڵێن کێشەکانی دریشیان لەگەڵ عەلەویەکان و لەگەڵ دروزەکان نزیکە بێتەوە لە سارەسەر بەڵام کێشەی قەسەد بمێنێتەوە کە ڕوبەرێکی بەرفراوانی لە بەردەستدا هێزی عەسکەری هەیە دەسەڵاتێکی خۆجێیی هەیە ئەوە لە ئایندەیە هەڕەشە بێ بۆ سەر خۆیان و هەڕەشەشە بێ بۆ سەر تورکیا و ئەو ناوچەیەش بە ناوچەی ناسەخامگیری ئەمێنێتەوە ناوچەی ناسەخامگیریش ئەمێنێتەوە کە ئەمەش وڵاتان بە بەرژەوەندی خۆیان نازانن سووریا لە حاڵەتی ناسەخامگیریە بمێنێتەوە بە تایبەتی لەم دۆخە پێویستیان بەوەیە کە سووریا سەخامگیر بێت و نەتەوە یەکگرتوەکان نێردەی خۆیان بۆ دیاری کردووە ئەمریکا نوێنەری تایبەتی خۆی دیاری کردووە بۆ کاروباری سووریا وڵاتانی عەرەبی زۆر گرنگی بەوە ئەدەن لەبەرەوە ئەتوانین بڵێن سووریا لە زۆر ڕەهەندەوە یعنی لێی ئەڕواندرێت و گرنگی و بایەخی خۆی هەیە بۆ زۆر لە وڵاتان هەم بیانی هەم ناوچەکە و هەم وڵاتانی دەوروبەر ئەمەش پەیوەستە بەڕاستی زیاتر بە ناوخۆی سووریا تا چەند ئەو توانێت بەسەر ئاڵنگاریەکان و شێشەکانی ناوخۆی زاڵ بێت ئەوەندە دەرگای دەرەوەشی زیاتر لێ بێتەوە بۆی لە داهاتووە بتوانێت سوودی لێ ببینێ لە بۆ بیناکردنەوە و بنیاتنانەوەی سووریای نوێ باشە کاکتۆر پێوەست بە ئەو ڕێکەوتنی کە بەڕێزش باست کرد ڕێکەوتنی سەرەتای مانگی سێی ئەم ساڵ کەوا بڕیار بوو هەم ئیدارەی خۆجەیی باکوور ڕۆژهەڵاتی سووریا ڕۆژاوای کوردستان و ئەم هێزەکانی هەسەدەش کە ژمارەیان 100,000 تێکەڵ بە سوپای سووریا و وەزارەتی ناوخۆ بەرگیر بکرێن دان ماوەفەکانی کوردابنێن ڕێگری چی بوو کە نەتوانرا جێبەجێ بکرێ ئەو نزیکەی بڵێن نزیک دەبینەوە ساڵێک خەریکە نزیک دەبینەوە جێبەجێ نەکرا لەم پەرەکان چی بوون؟ وڵی هەردوو لای یەکتر تۆمەربارەکەن بەوەی کە ئەوان ئەو لایەنە بیانی هۆکار بوو کە تا ئێستا ڕێکەوتنەکە جێبەجێ نەکراوە خۆتان نەزانن کاتی خۆی ئەو ڕێکەوتنە لە سەرەتای مانگی ئازاری ئەم ساڵی 2025 یعنی دەی ئازار ئەو ڕێکەوتنە لە نێوان ئەحمەد شەرع و مەزلوم عەبدیە لە دیمەشق مۆرکرا و وڵاتانی دەرەوە پشتیوانیان لێکرد خۆشحاڵیان دەربڕی کە ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێت و تا ئێستا چەندین گفتوگۆ و کۆبوونەوەش کراوە بۆ جێبەجێکردنی بەڵام تا ئێستا وەکو پێویست جێبەجێ نەبووە هەردوو لای یەکتری تۆمەتبارەکەن و تایبەتیش کە ئەو کاتە نوێنەرانی بڵێن دەسەڵاتی خۆجێیی سەفەری دەرەوەیان کردو بۆ ئەو کۆنگرەی کە لە فەڕەنسا ئەنجام درا دەربارەی
سووریا ئەوان بەشداریان تێدا کرد و داوت کرابوون و وەکو بڵێ سووریا ئەمە بە خەرخکردنی ئەو ڕێکەوتە نەزانی لەوەیە هەندێک کێشە دروست بوو یەکتر تۆمەتبار کرا و ئەوانە بەڵام دوای ئەو کاتەش سەنجاری تر کۆبوونەوەیان کردووە گفتوگویان کردووە لەسەرەوەی کە توان ئەو خاڵانە جێبەجێکەن و لای زالیش هەردوو لە ئەڵێن ئەمە پابندین بەوەی کە ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکرەوە پێشم وایە ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێ لە بەرژەوەندی گەلانی سووریادایە و بە کورد و بە عەرەب و بە پێکهاتەکانی تریشەوە ئەمەش بەڕاستی ئەبێ ئەو عەقڵیەتەوە لا بنرێ کە جارێکی دیکە یعنی بە شێوەیەکی مەرکەزی تون ئەو وڵاتانە بڕێوە ببرێن چونکە ئەو عەقڵیەتە کە بەداخەوە تا ئێستاش زاڵە بەسەر ینی نەتەوە سەردەستەکان لەو ناوچەیە بە عەرەب و بە فارس و بە تورکیشەوە کە بێتە لە نەمەرکەزەوە بە شێوەیەکی تون هەموو ناوچەکان بەڕێوە برێن نابێ ینی خۆ بەڕێوەبەری مافی خۆ بەڕێوەبەری بدرێ بە ناوچە و هەرێمەکان بە نەتەوەکانی تر ئەمە وای کردووە ئەم ناوچەیە بۆ 100 ساڵ بە ناسەقامگیری ماوەتەوە بە هەزاران بەدایان هەزار خەڵک کوژراوە خوێنێکی زۆر ڕژاوە و بێمتمانەیەکی زۆر دروست بووە لە نێوان ئەو پێکاتانە یعنی سووریای نوێ سوود لەو ئەزمونانە وەربگرێت ئەمەی کە لە ڕابردووە لە سووریا ئەنجام درراوە ئەوەی کە لە عێراق پیادە کرا و ئێستاش ینی هەوڵە درێ جارێکی دیکە پیادە بکرێت و ئەوانە حکومەکە بێتەوە حکومەتیشی مرکزی ینی سوود لە وەربگرن ئەوان ئەوە دووبارە نەکەنەوە بە مافی خۆ بەڕێوەبەری بدەن لە چوارچێوە دەوڵەتی سووریادا بە کوردیش کورد هەر ینی مافی ئەوەی نەبووە ناسنامەی پێ بدرێ ناسنامەی سووری پێ بدرێ ینی بەڕاستی زوڵمێکی زۆر کراوە لە ڕابردووە ئەوە بتوانن ئەو زوڵمە لابرن لەسەر گەلانی سووریا و لەسەر کوردەکان بە تایبەتی و حتا ئەوانی تریش ینی عەلەویەکان دروزەکان ینی هەز بکەن بەوەی کاوانش لە ڕووی هاوڵاتی بوونەوە مافەکانیان پارێزراوە هەمویان متمانیانە بێ بە سووریا ئەگەرچی بەداخەوە ینی ئەمریکیەکان وڵاتانی تریش ینی هەر جاری وای بە دەستێوەردانیان لە دوانەکانیان لایەنێک هانەدا جاری تر لێدوانێکی تر ئەدا لایەنەکەی تر هانەدا ئەم جارە جاری پێشتر پشتیوانیان لەوە کرد کە ینی سووریا فیدراڵی بێ یان ئۆتۆنۆمی بێ لامەرکەزی بێ ئەم جارە تۆمباراک نوێنەری ئەمریکا ئەم لێدوانەی داکاوە لامەرکەزیەت ینی سەرکەوتوو نەبووە شکستی هێناوە لە عێراق و لە سووریا ئەمەش بە معنای ئەوەی هاندانی لایەنی دەسەڵاتدار و لایەنی سەردەست لەو دوو وڵاتە بۆی کە هەوڵ بدەن ئەوەی کە لە عێراق وەکو فیدراڵی جێبەجێ کراوە یعنی پاشەکشەی لێ بکەن و لە سووریاش هەوڵ نەدرێت مافی لامەرکەزیەت بدرێ بە کوردەکان یا بە پێکاتەکانی تر ئەمە بەڕاستی یعنی وەکو بڵێ قوڕەکەی خەستر کردەوە ئەوەش جۆرێکە لە دەستێوەردان بەڕاستی خودی لێدوانەکانیان یعنی ناسەقامگیری دروستەکە ئەبێتە هۆی ناسەقامگیری بێمتمانەیی زیاتر قوڵبوونەوەی شێشەکان لە نێوانی پێکاتەکان و لە نێوانی گەلانی ئەو ناوچەیە لە عێراق و لە سووریادا بۆڵە بۆی بەڕاستی پێویستە ئەم پرۆسێش کە پرۆسی ئاشتیە لە تورکیا دەستی پێکراوە هەم لە تورکیا سەر بگرێت و هەمیش لە سووریادا سەر بگرێ بەڕاستی لە قازانجی هەموو پێکاتەکانە بێ و لە قازانجی دەوڵەتیش خۆی ئەبێ دەوڵەتی تورکیا وەکو دەوڵەت و دەوڵەتی سووریا وەکو دەوڵەت بەهێز ئەبن و ئەتوانن ڕێ بگرن لە هەموو تەدەخولات و لە دەستێوەردانەکانی دەرەوە و هەمووشیان لە ناوخۆدا هەموو هاوڵاتیان یەک پلیان هەبێ هیچیان پلە یەک و ئەوی دیکەیان پلە دوو نەبێت هەمویان مافەکانیان پارێزراو بێ ئەو کاتە بزانە کوردیش پشتیوانی لە دەوڵەتەکەی خۆی ئەکا و متمانەی پێ ئەبێت باوەکو پایتەختەکەشی دیمەشق بێ باوەکو پایتەختەکەشی ئەنقەرە بێ یان باوەکو پایتەختەکەی تاران و بەغدابن بۆیە کورد بەڕاستی پێویستی بەوەیە متمانەی بۆ بگەڕێتەوە ئەویش مافەکانی پارێزراو بێ وەکو براکانی خۆی لە ناوچەکەیە بە تورک و بە عەرەب و بە فارس و بە ئەوانی ترەوە هەمویان پێکەوە بژین لەو ناوچەیە خوای گەورە مافی پێداون چۆن مافی بەوان داوە خوای گەورە مافی بە هەموو
نەتەوەکانی تریش داوە بە کوردیشی داوە. بەڵێ کاکتۆر کاتمان نەمە بەزۆ دو پرسیار بە کورتی سەبارەت بە هەرێمی کوردی لە سووریا پێ دوایە جێبەجێ بکرێ یاخود ئەو خۆ بەڕێوەبەرێ بمێنێتەوە بە کورتی بێ سوپاس دەکەم. بەڵێ وەڵی هەرێمی کوردی وەکو هەرێم تا ئێستا ڕوون نییە ڕاستیەکەی ئایا وەکو هەرێمێک ماوەڵەی لەگەڵا کرێ لە داهاتووە یان وەکو وەڵی ئیدارەیەکی مەحەلی ئەدرێ بە و پارێزگایانە کە لەو ناوچانە هەنا وەکو بڵێ شارەوانەکانیان هی خۆیان بن پارێزگارەکاریانی خۆیان بن بەو شێوەیە شێوازێک لە چونکە خۆتان نەزانین لا مەرکەزیەت شێوازی جۆرا و جۆری هەیە لا مەرکەزیەتی سیاسیمان هەیە کە فیدراڵیەتە لا مەرکەزی داریمان هەیە وەکو ئۆتۆنۆمی و حکومی زاتی و ئەوانەی خود مختاری پێ دەڵێن ئەوە دەتوانێت لە چوارچێوەی منتقەکەی خۆیانە ئەو دەسەڵاتیان پێ بدرێکە یعنی بۆ هەموو شتێک پێویستیان بۆ نەبی بگەڕێنەوە بۆ دیمەش بەڵام هێشتا وەکو ئەوەی کە هەرێمێک وەکو هەرێمی کوردستان بۆ باکوور و ڕۆژئاوایی سووریا بۆ ڕۆژئاوای کوردستان دروست بێ بەڕاستی ئەوە هێشتا ینی دیار نییە معلوم نییە شتێکی ئاوا دێتە ئاراوە بەڵام گرنگەوەیە ئەوان بتوانێت مافی خۆ بەڕێوەبەریان شێوازێک لە خۆ بەڕێوەبەریان پێ بدرێت ئیتر ئەوە هەست بکەن بە ئەوانیش مافەکانیان پارێزراوە و هەموو شتێک لە دیمەشقەوە فەرمانیان بەسەرا ناکرێت. بەڵێ سوپاس دەکەین بەڕست دکتۆر ئەحمەد وەرتی کە لە هەولێرەوە لەگەڵ مامبوو سوپاسیان بەدەبوون دەکەین هەروە داوا لێبرونج لە کاک شێرزاد مامە دەکەین کەوا بڕێر بەویش لەگەڵ مامبی بەڵام نەمانتوانی وەریگرین داوای لێبرون لە بەڕێزیان دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارن تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ